بسرعة طبعا حقيقة لسر هلوستكاني هەندێک لە هەڵوێستەکانی کۆمەڵ و مەبنای هەڵوێستەکانی کۆمەڵ ئەو چوار ساڵە بۆ ئێمە ینی بۆ کۆمەڵی ئیسلامی تەبان هەر لە ڕابردووش داوا بوو بەس ئێمە زۆر ناگەڕینەوە سەر هەر ئاوە چوار ساڵی ڕابردوو ئێمە ئەو بنەمانەی کە هەڵوێستی کۆمەڵمان لەسەر بینا کرد و کردنمان بە سەرچاوەی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی و من پێشم وایە ئێستا ینی کۆمەڵ حقیقەت سەری بەرزە بەرامبەر خەڵک و جەماوەر و میلەت چ بۆ دەنگدەرەکانی کۆمەڵانی جێی شانازیە چ بۆ خەڵک و جەماوەر و میلەتیش کۆمەڵ سەری بەرزە بۆی کە بەرامبەر میلەتەکەی خۆی ئەتوانێت بە شانازیەوە شانازی بە هەڵوێستەکانی خۆی بکاوە لە گەڵ خەڵکی مەزلوم و مافخورا و ستەملێکرا و هەنگاوی ناوە بەرگری لە مافەکانیان کرد سەرچاوەی ئەو هەڵوێستانە یا بنەمای ئەو هەڵوێستانە لای ئێمە ئەوە بوو یەکەم ئێمە ینی بنەمانە گۆڕەکان ئەوەی کە ئێمە کارمان لەسەر کرد و قەناعەتی کۆمەڵی ئیسلامی ئەو پرەنسیپ و بنەما شەرعیانەی کە کۆمەڵ لەسەری دامەزراوە کە ئەساسیاتی کاری کۆمەڵی ئیسلامن وەک حیزبێکی ئیسلامی کۆمەڵ کاری لەسەر کرد و حقیقەت ئەو بنەمایانە سەرچاوەی هەڵوێستەکانی کۆمەڵ بوون و کۆمەڵ لەو بنەمایانەوە هەڵوێستەکانی خۆی داڕشتووە وەوە هێڵە گشتەکانی کاری کۆمەڵی ئیسلامی بوون و ئەسلی شوایە هەر هێزێکی سیاسی کە دروست دەبێت و کە کارەکە لە ناو خەڵک و میلەت و جەماوەری خۆی ڕازگۆ بێت لەسەر لەگەڵ ئەو بنەمایانەی کارکردنی خۆی من پێم وایە کۆمەڵ لەو ڕۆوە ڕازگۆیانە پابند بووە بە بنەمانە گۆڕەکانی کاری و سەرچاوەی ئەوەشی حقیقەت هەم قورئانی پیرۆزە و هەم فەرمودەکانی پێغەمبەرە سەلامی خۆی لەسەر بێت و لەو ڕۆوە تەبەن من ناچمە ناو تەفاسیل ئەوە یەکێکە لەو سەرچاوە هەرە گەورانەی کە کۆمەڵ کاری لەسەر کردووە هیچ کاتێک ئەگەر ینی قوربانیەکە هەرچی بوو بێ ئەگەر حقیقەت قوربانیەکەەوە بوو بێ کە ئەندامی بژیرە کۆمەڵی ئیسلامی ئەگەر قوربانیەکەەوە بوو بێ کە پێویست بێ هەڵوێست بنوێنێ بێدەنگ نەبێەوە هەر قوربانیەک پێویست بوو بێ کۆمەڵ ئامادە بۆ قوربانیە بدە بەڵام بەرگری لە پرەنسیپەکانی لە مەبدەئەکانی لە بنەماکانی کاری خۆی کردووە یەکێکی کە ئەتوانین بڵێین لە سەرچاوەکان یا لەو بنەمانەی کە کۆمەڵ کاری لەسەر کردووە بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیان بووە یا ئەوەی پێڵێن خەمی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە ئێمە هەومان نەزانین لە هەرێمی کوردستان ئەو حکومڕانی کە 27 ساڵی ڕابردوو حکومدارەتی کردووە لە کوردستان حکومڕانێتیکی ناسەرکەوتوو بووە حکومڕانێتێک وە کە حقیقەت ئەگەر لە کۆمەڵێک ڕۆوە تەماشایکەین منی ڕاستیەکەی عیبەیەکی گەورەیە کە دەستەڵاتێک دوای 27 ساڵ لە حکومڕانی نەتوانێت بەشێکی گەورەی گرفتەکانی خۆی چارەسەر بکە ئێمە ینی وەکو کۆمەڵی ئیسلامی کە تەماشامان کردو کاتێک کە خەڵک مەسەلەن لە ڕووی داراییەوە خەڵک مافی دەخورێ و جاران تەبەن ئەگەر قۆناغەکانی پێشوو ئەوە بوو بێ کە گەندەڵی لە پرۆژەکان هەبووە گەندەڵی لە بەڕێوەبردننی وڵات هەبووە سەرچاوەکانی مەسەلەن دارایی ناشەفاف بوون سامانی گشتی بە هەدەردراوە لە 2-3 ساڵی ڕابردوودا گەشتە ئەوەی کە موچەی خەڵکیش نەدراوە موچەی فەرمانبەرانیش نەدراوە لەو ڕۆ کۆمەڵی ئیسلامی حقیقەت خەمی خەڵک و خواستەکانی خەڵکی پێش بەرژەوەندیە حیزبی و کەسیەکانی خۆی خستووە و 4 ساڵی ڕابردوو ئێمە دەتوانین بڵێن کۆمەڵ لەو ڕۆوە ینی ڕازگۆ لەگەڵ میلەت و خەڵک و جەماوەر هەنگاوینە ئەو کاتێک کە لە حکوومەت بوو تا ئەو ڕۆژەی کە کشاوەتەوە تیمی وزاری کۆمەڵی ئیسلامی بەرگری لە مافی خەڵک کردووە و بۆ ڕۆژێکیش بێدەنگ نەبووە بەرامبەر مافەکانی خەڵک و لانی کەم خۆشیان لە کاری ڕۆژانە و بەڕێوەبردننی دامەزراوەکانی خۆیاندا ینی کەس ناتوانێت ئیتیهامیان کابەوەی کە دەستیان لە گەندەڵیدا هەیە کە دەستیان لە بەهەدەردانی سامانی گشتیدا هەیە کە دەستیان لەوەدا هەیە کە حقیقەت بنی سەرچاوەکان یا با بڵێن داهاتی گشتیان لە بەرژەوەندی چ کەسی خۆیان بەکارێ نابێت چ لە بەرژەوەندی حیزبەکان بەکارهێ نابێت کەس ناتوانێت لەو ڕووە تیمی وزاری کۆمەڵ ئیتیهام بکە ئەگەر بشڕوانینە تیمە پەرلەمانیەکەی لە پەرلەمانی کوردستان جارێ پێش پەرلەمانی عێراق ئەبینین مەسەن کۆی هەڵوێستەکانی تیمی یان فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمان بەرگری بووە لەو مافانە کە ئێمە پێڵین
مافی خەڵک و هاوڵاتی لە هەرێمی کوردستان و بۆ ساتێکیش ئەگەر یعنی ئاوە بەراوردکەین بۆ یەک جاریش بۆ یەک هەڵوێستیش ئێمە نابینین کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەلای دەستەڵاتدا بەلای بەرژەوەندی حزبیەکانی خۆیدا چوو بێ ئەگەر وا بڵین هەمیشە بەرژەوەندی خەڵک و میلەتی پێش بەرژەوەندیەکانی خۆی خستووە. بۆ تیمی مەسەلەن یا بۆ فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش هەمان شت ڕاستە. ئێمە توانین بڵین لەوێ تیمی یا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمان لەسەر دوو شت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاریان کردووە. یەک لە مەسایلە نەتەوەییەکان ئەوانەی کە پەیوەستن بە مافی میلەتەکەی خۆمان ئەوانە هەر هەمووی تەمەن بەشێک بوون لە ئامانجەکانی کاری ئەوان ویشیان لەسەر کردووە و توانیویانە بەرگری لە مافەنەتەوەیەکانی ئەم میلەتە بکەن. لە بەشەکەی کەشی ئەوەی پەیوەندی بە حەقی هەرێمی کوردستانەوە هەیە لە بودجەی عێراق لە مافی مەسەلەن جوتیاران ئەوانەی کە خۆتان دەزانن من بە سەریعی باسی دەکەم لەو ڕۆژەوە تیمی کۆمەڵی ئیسلامی یا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بە دروستی هەنگاوی ناوبوو ئێستا شێمە توانین ینی شانازی بۆ پەرلەمانتارانەوە شانازی بۆ فراکسیۆنەوە بکەین کە ئێستا جارێکی کە بەرەو هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەنگاو دەنەی. بۆ ئێمە ینی ئەگەر کۆی کەینەوە سیاسەتی گشتی کۆمەڵی ئیسلامیش کە چێ بەرجەستەی کردووە هەم فراکسیۆنەکەی لە بەغدا هەم فراکسیۆنەکەی لە هەرێم هەم فراکسیۆنەکانی لە ئەنجومەنی پارێزگاکان هەم تیمە وزاری و حکومیەکانیش چ لە حکوومەتی خۆجەی چ لە حکوومەتی شتا ئەو کاتەی هەبووین لە حکوومەتی هەرێمی کوردستان مانەوە بۆ لەگەڵ خەڵک و مانەوە بۆ لە پێناوی بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئێمە زۆر جار هەندێک لە ئەوانەی کە تەمان لە بەڕەخنە لە کۆمەڵەگرن دەڵێن کۆمەڵی ئیسلامی لانی کە من باسی کۆمەڵەکەم تا ئەو کاتەی کە ینی گەشتینە لە حەزاتی کۆتایی ئەنجا کۆمەڵی ئیسلامی وەک مزایدەی سیاسی لە حکوومەت کشایەوە. حقیقەتمانەوەی ئێمە لە حکوومەت ئەکرێ بڵین بە چەند قۆناغێک بوو. یەک ئێمە سەرەتا بە وەرەقەیەک چوینەتەوە حکوومەتە ئەم وەرەقەیەکی ئیتیفاق بوو لەگەڵ لایەنی سەرەکی کە پێکێنەری حکوومەتەکە ئەو وەرەقەیە جێبەجێ بکرێ کە ڕەنگە ئەساسەکەی بتوانین لە چەند خاڵێکدا کورتی کەینەوە کە بەرجەستەکردنی شەراکەت بێ لە حکومڕانێتیدا کە دەستپێکردنی چاکسازیەکی حەقیقی بێ و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ڕیشە چێشکردنی بێ حەقیقەت یا لانی کەم یعنی دەسەرەتاکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەست پێ بکە و شەفافکردنی سەرچاوەکانی دارایی بێ بە نیشتیمانیکردنی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانە ئەو بنەمایانە بوون کە ئێمە پێیچووینەتەنە ئەو حکوومەتە کاتێک هیچی نەهاتوتە دی و ئەوانەی حکومڕانی ڕاستەقینن لە هەرێمی کوردستاندا کە هەردوو پارتی دەستەڵاتدار هەم پارتی دیموکراتی کوردستان و هەم یەکێتی نیشتیمانی کوردستانن کە ڕێیان نەداوە لە شەراکەتی ڕاستەقینە بۆ ڕیشە چێشکردنی گەندەڵی بۆ دەستپێکردنی چاکسازی ئەوانە دروست ببێ کۆمەڵی ئیسلامی ئەو لەحزایی کە بێ ئومێد بوو بڕیاری خۆیداوە لە حکوومەت کشاوەتەوە. هەندێک لەو قۆناغانەش ڕەنگە پێویست بوو بێت دەمەن لە قۆناغێکدا خۆتان دەزانن شەڕی داعش و لە دوای ریفراندۆمیش ئێمە زۆر بەڕوونی گوتمان پێویستە ئەو حکوومەتە کە نەیتوانی کێشەکانی خەڵک و هاوڵاتیان چارەسەر بکە و لە مەسلەی ریفراندۆمیشدا ئەوان سەرکەوتوو نەبوون و خوێندنەوەی واقعیان هەڵە بوو و گویان نە لە ئێمە گرت نە لەو هێزانەشکە وەکو ئێمە بیریانە کردو کە پێویستە ئەو ریفراندۆمە نەکرێ ئێمە هاتین تەمەن داوامان کردم حکوومەتە هەڵبۆشێتەوە و حکوومەتێکی کاتی دروست ببێ و ئەم حکوومەتە کاتیە ببێتە ینی دەستپێکی ڕزگارکردنی واقعی هەرێمی کوردستان ئەوان کە ئامادە نەبوون ئەوەش بکەن ئێمە لانی کەم بەرپرسیارەتی سەرشانی خۆمانمان جێبەجێ کرد کە پێویستە لە حکوومەتێک نەبین کە ناتوانێ هەنگاوێک بنێ لە مەسلحەتی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان. یەکێکی کە لە بنەماکانی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی یا ئەوەی کە ئێمە پێویستە ئێستا بۆ جەماوەری کوردستان بۆ خەڵکی ڕوون بکەینەوە ئێمە کارمان کردووە لە پێناوی ئەوەی سیستەمێکی حکومڕانی تەندروست لە هەرێمی کوردستان هەبێ. ئەو سیستەمە حکومڕانیە ینی جارێت بە لەوە دەست پێ بکەین کە دامەزراوەکانی ئەکتیڤ بن و ڕۆڵی خۆیان ببینن. پەرلەمانی کوردستان بە نمونە کە دامەزراوەی هەڵبژێردراوی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و خۆتان نەزانن تەبعەن ئێستا شێمە بەرەو هەڵبژاردن دەچین هەمیشە ئەوانەی کە بزات دەستەڵاتیان هەیە داوای چی لە خەڵکەکەن داوای دەنگ بۆچی بۆی کە نوێنەرەکانیان بستنە پەرلەمان یان ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێغێرە و موسسە گەورەیە بێ ڕۆڵی هەبێ بێ دەوری هەبێ ئێمە یەکێک بووین لەو هێزانە ویستمان پەرلەمانی کوردستان ڕۆڵی هەبێ و
و لەو پێناوەشدا کۆمەڵی ئیسلامی باجی گەورەیدا حەقیقەت و ئەوەش کە کرا لە داخستنی دەرگای پەرلەمانی کوردستان و لە 2 ساڵ پەکخستنی پەرلەمانی کوردستان و کاراکردنەوەی بە ئیتفاقەیەکی سیاسی نادیار لە پێناوی هەندێک ئامانجی حزبی و شخصی بەشێک بوو لەوەی کە هەنگاوێک بوو بۆی ئەو مؤسسەی ڕۆڵی خۆی نەبینێ و ئێستاش ئەو مؤسسەی خۆتان زان دامەزراوەیەکی ناکارە و ڕۆڵ نابینێ لە شتە استراتیژی و گرنگەکانی هەرێمی کوردستان. ئێمە کارمان کردووە لە پێناوی ئەو دامەزراوانە ببن بە دامەزراوەی کارا و ڕۆڵی خۆیان ببینن، جا حکوومەت بێ، پەرلەمان بێ، دامەزراوەی قەزایی بێ و کۆی دامەزراوەکانی کە بێ و ئەم دامەزراوانە لە پاڵیشیدا ببن بە دامەزراوەی نیشتیمانی، لەوە زیاتر دامەزراوەی حزبی نەبن. حزبێک نەتوانێت جارە پەرلەمان پەک بخا، پەرلەمان بنێرێتەوە، وەزیر بنێرێتەوە، دەیمەنەی بەسەر مؤسساتی حکومیدا هەبێ، لە جیاتی حاکم و قەزا بڕیار بدا، لە جیاتی حکوومەت بڕیار بدا، لە جیاتی پەرلەمان بڕیار بدا. ئێمە بەشێک لە خەباتە سیاسیەکەمان وە کۆمەڵی ئیسلامی لەو پێناوەدا بووە و کۆی هەڵوێستەکانیشمان بۆ ئەوە بووە کە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان ببێتە سیستەمێکی حکومڕانی تەندروست. بەشێکیش لە چیدا بەرجەستە بوو؟ ئێمە پێمان وا بوو ئەگەر ئێمە بتوانین سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان بکەین بە سیستەمێکی پەرلەمانی تەندروست و ئەو سیستەمە پەرلەمانیە بتوانێ حکوومەت لێ چۆن متمانە بە حکوومەت دەدا بشتوانێ ئەوە متمانەی لێوە بگرێتەوە سەرۆکی حکوومەت و کۆی دامەزراوەکانی جێبەجێکردن و جیهازی تەنفیزی لە بەردام پەرلەمان بەرپرس و پەرلەمان بتوانێت مسائلەی بکە لێ پرسینەوەی لەگەڵ بکە. ئەوە یەکێکی کە بووە لە بنەماکانەوەی کە ئێمە هەڵوێستمان لەسەر ناوە و کارمان لە پێناویدا کردووە. یەکێکی کە ئەتوانین بڵین لەو بنەمایانەی کە ئێمە لە 4 ساڵی ڕابردوودا کردمان بە سنتەری کارمان بەڕاستی وەک کۆمەڵی ئیسلامی بەرگریمان لە شەرعیەت، لە قانون، لە یاسا، لە دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان کرد. 27 ساڵ تێپەڕیوە بەسەر ئەزمونێکی ناوخۆیی میلەتێکی مەزلوم و مافخوراوی وەکو گەلی کوردە کە ئێستاش ڕۆژانە دەزانین ئێمە لە ژێر باری بێڕەحمی تۆپ و تیارە داین، هەمومان دەزانین ئەم میلەتە 100 ساڵە دەسەوسێندرێتەوە و ئەمەش باشترین ئەزمونیەتی کە لێرە لە باشووری کوردستان یا لە هەرێمی کوردستان هەیە. ئەو ئەزمونە دوای 26-27 ساڵ پێویستە دامەزراوەکانی دامەزراوی شەرعی بن، دامەزراوی یاسایی بن، حزب ڕۆڵی خۆی ببینێ، حکوومەت ڕۆڵی خۆی ببینێ، پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێ و ئەو دامەزراوانە لەکوێ 4 ساڵ مۆڵەتێتی لەگەڵ 4 ساڵ کۆتایی بە مهمەکەی بێ. ئێمە بەرگریمان لەو شەرعیەتە کرد، بەرگریمان لەو قانونە کرد، بەرگریمان لەو یاسایە کرد. پەرلەمانی کوردستان لە مانجی 11 ببورن کە تەمەنی کاری تەواو بوو، پێویست بوو جارێکی کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بکرێتەوە. چێ دوای خست؟ چێ پەرلەمانی جارێکی کە تەمەن درێژ کردووە؟ خۆلانی کەم خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر باشە زانن کە ئەو فراکسیۆنانەی دەنجیاندا بە درێژکردنەوەی ئەم خولەی تەمەنی پەرلەمانی کوردستان چێ بوون و ئەوانش کە دەنجیان نەدا بە درێژکردنەوەی خولەکە چێ بوون. ئێمە بۆ دەنگمان نەدا لەبەرەوەی پێمان وا بوو ئەبێ بەرگری لە شەرعیەت بکەین. ئەو کاتەی کە یاسای سەرۆکایەتی هەرێم یان ویلایەتی سەرۆکی هەرێم کۆتایی هات پێویست بوو کۆتایی پێبێت تەواو و پێویستە بە ڕێگایەکی یاسایی شەرعی جا هەڵبژاردننی پێویستە و چۆن دەبێت ئەوە کۆتایی پێبێت. ئەوە حکوومەت ینی لەو کاتەی کە تەمەنی ئەو حکوومەتە تەواو دەبێت پێویستە کۆتایی پێبێت جارێککە هەڵبژاردن بکرێتەوە حکوومەتێکیکە پێک بێتەوە و ئەوە سەرەتایترین ینی هەنگاوە کە تۆ بە میلەتانی دەوروبەرت بە گەلانی دەوروبەروە بە کۆمەلگای نێودەوڵەتی بڵێ کاکە ئێمە ئەتوانین حکومڕانێتی خۆمان بکەین، ئەتوانین هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بکەین، ئەتوانین دەستا و دەستی دەستەڵات بکەین لە هەرێمی کوردستان، ئەتوانین خۆمان بەڕێوە ببین، ئەتوانین وڵاتێک بین مؤسساتمان هەبێ ڕێزی لێ بگرین. ئێگەر میلەتێک مناڵم میلەت چکە دەستەڵات ئەگەر دەستەڵاتێک خۆی ڕێز لە پەرلەمانەکەی خۆی نەگری چاوەڕوانەکە چه ڕێزی لێ بگرێ؟ ئەگەر دەستەڵاتێک خۆی ڕێز لە دامەزراوە قەزاییەکانی نەگرێت چاوەڕوانە چه ڕێزی لێ بگرێ؟ ئەگەر دەستەڵاتێک خۆی ڕێز لە مؤسساتە شەرعی و یاساییەکانی خۆی نەگرێ. بۆیە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی ئەومان کرد بە یەکێک لە بنەماکانی هەڵوێستەکانمان کە دەبێ ئێمە لە سەنگەری شەرعیەت و یاسا و قانون بین، ئەوە باجەکەی هەرچی بێت و بۆ یەک دەقش یەک کەس ناتوانێت بڵێ لەو 4 ساڵەدا کۆمەڵ یەک هەنگاوی ناوە لەگەڵ مؤسسەیەکی ناشەرعی. بۆ لەو ڕۆ ئێمە دروست هەنگاومان ناوە.
یەکێکی کە لەو کارانە یا لەو بنەمانەی کە ئەکرێ بڵین ئێمە کاری 4 ساڵی کۆمەڵی ئیسلامی بوو لە مامەڵەمان بوو لەگەڵ بەغدا. ئێمە بەبەردەوامی کۆمەڵی ئیسلامی تێبینیمان لەسەرەوە بوو کە سروشتی ئەو پەیوەندیانە یا ئەو طبیعەتی ئەو پەیوەندی کە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا هەیەی یەک حزبیە، پەیوەندیەکی حزبیە، دوو لەسەر بنەمای بەرژەوەندی شخصی و حزبیە و لە پێناوی پۆست و پارەیە. ئەو بنەماکانی یان طبیعەتی ئەو پەیوەندیە بۆ کە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا هەیە بووە. بۆیە وردە وردە قۆناغ بە قۆناغ مافە ئەساسی و بنەڕەتیەکانی هەرێمی کوردستان لە بەغدا لەدەستدران. لە قۆناغی یەکەم یعنی ئەوەی کە پێی وسترا مەسەلەن بەرجەستەکردنی شەراکەتێکی ڕاستەقینە لە حکومڕانی عێراقی نوێ دوای 2003 وردە وردە پشکی کورتەیدا لاواز بوو. ئەگەر یەکێ لە هۆکارەکانی بەغدا بوو بێەوە باوەڕ نەبوونی بەغدا بوو بێ بە شەراکەت بە تەکید یەکێ لە هۆکارەکانی کەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بوونە. خۆ ئەوان کە گلەیی لە بەغدایان کردووە زۆر جار لەوەی بەغدا باوەڕی بە شەراکەت نییە، خۆیان دوو جار باوەڕیان بە شەراکەت نەبووە. جارێک لێرە لە هەرێمی کوردستان باوەڕیان بە شەراکەت نەبووە. ئەو ڕەخنانەی لە بەغدا گرتویانە خۆیان دوو ئەوەندە و سێ ئەوەندە لە هەرێمی کوردستان لە سەریان بووە. دووهەم ئەوان لە بەغداش ئامادە نەبوونە شەراک ینی شەریکی ئەو هێزە سیاسیانەی ترکە لە مامەڵە لەگەڵ بەغدا. خۆ ئێمە لانی کەم 5 هێزی ئەساسی نوێنەرایەتی کوردیان کردووە لە بەغدا. بەڵام کوا پشکی ینیەوە ئیستحقاقێکی ئینتیخابی لایەنەکانە. ئەویش تەنها لە هێزێک دوو هێزدا هەمیشە کورد هەڵاتووە ئەوان احتیکاری ئەو پەیوەندیانەشیان کردووە. و ئێمە هەمیشە پێمان وا بووە ئێمە هەم ئەبێ کورد یەکدەنجی ناوخۆیی لەسەر ئەو ئەساسی ئەو شەراکەتە کە بەرەنجام و بەرکەوتەی ئینتیخابی و ئیستحقاقی ئینتیخابیە بیپارێزێ لە مامەڵەی لەگەڵ بەغدا. دوو ئەبێت ئێمە لە مامەڵەمان لەگەڵ بەغدا ئەوەی دەیکەینە سنتەر، ئەوەی دەیکەینە بنەما بۆ مامەڵەکردن دەبێت سنووری مادەی 140 و قەزەی خاک بێ کە خۆتان زان بەشێکی گەورەی خاچی هەرێمی کوردستان ئەوەی کە پێی دەگوتێت سنووری مادەی 140 لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە و بەرەنجامی ڕیفراندۆمیش ئەوەش لە دەستدراکە هەمومان دوای دەرەنجامەکانی ڕیفراندۆم بینیمان. دوو بەشەکەی کەی کە بریتە بە ئیستحقاقاتی خەڵکی کوردستان، ئیستحقاقاتی مالی خەڵکی کوردستان، ئەوەی کە لە پشکی هەرێمی کوردستان لە بودجەدا بەرجەستە دەبێت، ئەوەش یەک بڕیار بەدەستانی هەرێمی کوردستان تەقسیرێکی گەورەیان هەیە لە بەرامبەری وهەیان بووە لە ڕابردوودا و دووهەمیش شەفاف نەبوونیشیان لەگەڵ بەغدا هۆکارێکی ئەو عقوبە مالیانە بووە کە بەسەر هەرێمی کوردستان داهاتووە. خۆ ئێمە وەکو چۆن کۆمەڵی ئیسلامی لە بەغدا بە ڕەخنەمان لە دەسەڵاتدارانی بەغدا گرتووە، وەکو چۆن ڕەخنەمان لەوان گرتووە لە ڕێی فراکسیۆنەکانمان و خۆشمان کە بەغدا مقصرە لە بەرامبەر حەقی کورد و مافی کورد و بەغدا باوەری بەو شەراکەتە نیە. نابێت لەوەش بێدەنگ بین کە لە هەرێمی کوردستانیش بڕیار بەدەستانی هەرێمی کوردستان هەم لەگەڵ گەلەکەی خۆیان شەفاف نەبوون، لەگەڵ میلەتەکەی خۆیان شەفاف نەبوون، هەم لەگەڵ بەغدا شەفاف نەبوون. و بە ئێستاشەوە کە سیستەمی نوێی موچەیان جارێکی کە هەم بەشێکی پاشەکەوتیان بەسەر خەڵکدا فەرز کردەوە، هەم تعدیلەکەشیان تعدیلی ناقانونیە، چونکە نەحەقی هەرێمی نەحەقی حکوومەتە پاشەکەوت بکە، نەحەقی حکوومەتە دەستکاری بکە. شوێنێکی کە هەیە جارێ سیستەم لە مەسلەی موچە لە عێراقدا فەرمانبەر لە هەرێمی کوردستان مافی خۆیەتی داوای موچەی هاوتا بکە لەگەڵ بەغدا. ئەوان کە لێرە لە هەرێمی کوردستان لەگەڵ خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە ئێستاشەوە شەفافنین. ئێستا و داهاتەی کە هەیەە بە حساب و کتاب دەتوانن کە موچەی تەواوی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی پێ بدەن، بەس ناتوانن نایدەن. ئێستا خۆتان نەزانن بەشێکی گەورەی ڕەخنەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە چی ئەم یەک دوو ڕۆژە ئەوان هاتن جارێ یەکەم ئەو 370 ملیارەی بەغدایان وەرگرت. هەر بەو 370 لەگەڵ داهاتی نەوت لە هەرێمی کوردستان لەگەڵ داهاتی ناوخۆ کە هەیەە ئەیان توانی ناڵم بە من یەقینم هەیە کە ئەتوانن بەبێ پاشەکەوت موچەی پێ بدەن. ئەویان نەکرد هیچ، هاتن ڕوبع موچەیان پێدا، مانجی ڕوبع موچەی مانجی 11یان پێدا، ئەوە بەشێکیان وەلانە وەش شەفاف نین لەگەڵ خەڵک بڵێن ئەوەندە باقیەکەیەتی و ماوەتەوە. ئێستا کە سیستەمی نوێ بە حسابی خۆیان مەسەلەن جێبەجێکەن لە موچەداوەتە مانجی 12 پاشەکەوت کرا، مانجی 12یان پاشەکەوت کرد. لەبەرەوە حکوومەتە
بالذات ئەو حکومڕانانە لە هەرێمی کوردستان ناتوان قدرەتی ئەویان نییە شەفاف بن لەگەڵ ئەو میلەتە ڕازگۆ بن لەگەڵ ئەو میلەتە و کارێک بکەن کە متمانەی خەڵکیان بۆ بگەڕێتەوە و خەڵکیش متمانەیان پێ ناکات وان متمانەیان لای ئەو خەڵک و میلەتە لە دەستداوە ئێمە کۆمەڵی ئیسلامی یەکێکی کە لەو بنەمانەی کە کارمان لەسەر کرد ئەوە بوو کە سروشتی ئەو پەیوەندیانە بکەین بە پەیوەندی نیشتیمانی دەریانکەین لە پەیوەندی حزبی و خواستێک بووە ئێمە لە سەردەمی ئۆپۆزیسیۆن هەمان بووە واگەر بگەڕێنەوە بۆ پاکێجەکانی ئۆپۆزیسیۆن ئەو کاتیەکێ لە تەڵەب و خواستەکانی ئێمەوە بوو کە ئەو پەیوەندیانە نەگەن بە ئەمڕۆ و ئەو دەرەنجامە خراپانیان نەبێ کە حەقیقەت پێی گەیشتوین دواخاڵیش کە دەتکرێمە لە بنەماکان یا لە ئەساسیاتی ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی لە هەڵوێستەکانی 4 ساڵی کاری لەسەر کرد ئێمە من پێم وایە تایبەتمەندیەکە کە لە کۆمەڵی ئیسلامیداوە لە کەم هێزی کەدا حەقیقەت بەرجەستە بووە و ئەمەش هەم بەشێکی حەقیهی ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی هێزێکە سەرچاوەی کاری وەکو هێزێکی ئیسلامی لە پەیامی پیرۆزی ئیسلام و وەرگرتووە ئێمە هەوڵمانداوە زۆر ڕازگۆیانە سیاسەتکەین زۆر ڕازگۆیانە لە زەمانێکدا کە حەقیقەت لە سیاسەتدا ڕازگۆیی زۆر کەم بۆتەوە و ئەگەر هەر نەڵێین نەماوە ئێستا قورسە بڵێن سیاسیەکەیە ئەنی ڕازگۆیی قسە دەکا سیاسیەکەی لە هەرێمی کوردستان خەڵک ناخەڵەتێنێ میلەت ناخەڵەتێنێ من بە شانازیەوە توانم بڵم کۆمەڵی ئیسلامی نە خەڵکی نە میلەتی نە جەماوەرەکەی خۆی نەخەڵەتاندووە نە کۆی جەماوەرەکەشی خەڵەتاندووە ڕازگۆیانە لەگەڵ خەڵک و میلەت و جەماوەر هەنگاوی ناوە حتا لەگەڵ هێزە سیاسیەکان ئەوانەی کە هاوپەیمان بوونە لەگەڵمان و ئەوانش کە لە بەرامبەرمان بوونە بەرەنجامی ئەو خاڵانەی باسم کرد ئێمە بەریەک کەوتوین ئەنی ئەو بەریەک کەوتنانی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ هێزە دەستەڵاتدارەکانی هەرێمی کوردستان بۆی دروست بوو هی ئەو خاڵانە بۆ کە باسم کرد ئێمە لەگەڵ ئەوانیش ڕازگۆیانە مامەڵەمان کرد